سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێم ڕایگەاند لە نێوان ڕۆژانی 8 تاوەکو 12 ئەم مانگە نزیکەی 210,000 گەشتیار سەردانی هەرێمی کوردستانیان کردووە. مەولەوی جەبار بۆ پێیان وتیشی ئەم ئامارە پێوانەییە و چاوەڕوانین بە زووترین یاخود بەرزترین بێتەوە، هەروەها زۆرینەی گەشتیارانیش لە خوار و ناوەڕاستی عێراقەوە هاتوونەتە هەرێمی کوردستان. و لە بۆ ماوەی ئەو 5 ڕۆژی ڕابردوو لە 8 تاوەکو 12 واتە تا دووەم ڕۆژی جێژن نزیکەی 208,000 گەشتیار سەردانی هەرێمی کوردستان کردووە. ئەم ژمارەیەکی پێوانەیە لە بۆ هەرێمی کوردستان لە ماوەی 5 ڕۆژ ئەوەندە خەڵک سەردانی بکە، گەشتیار سەردانی بکە. بە تەکید ئەم ژمارانە بە پێی ئەو دەستگا فەرمیانە وەرمان گرتووە، هەمووی تەسبیت کراوە و ناوەکانیشیان وەرگیراوە و هەمووی بە شێوەیەکی فەرمی هاتوونە لە بۆ هەرێمی کوردستان. و ئەم ژمارەشە لە زیادبوونا لە تەوەقعی ئەوەی دەکەین لە ماوەی چەند ڕۆژی داهاتوو ژمارەکە زۆر بەرزتر بێ. بۆ نمونە من باسی ئەو ڕۆژ دەکەم 10,000 گەشتیار لە داخلی شارەکانی هەرێمی کوردستان دەبن و لە بۆ سبەی دوو سبەیش باماشەوە هەموو هۆتێل و جێگەشتیارەکانی هەرێمی کوردستان پڕن لە گەشتیار، هیچ جێگەیە نەماوە. بەڵام ئێمە پلانی ئەوەمان هەیە ئەگەر خوارم خواستە جێگە نەمینێ دەتوانین استیعابی و خەڵکەش بکەین. سەروی $300 سەروی $300